دەچینە باشووری کوردستان و لەگەڵ چالاکوانی مەدەنی فواد زیندانی گفتوگۆ دەکەین. بەڕێز فواد ئەم کاتت باش؟ ئەم کاتە بەڕێستان باش. بەڕێز فواد وەک دەزانین لە ماوەی چەند ڕۆژێکدا هێرش دەکرێتە سەر ڕاگەیاندە کوردەکان لەلایەن حکوومەتی ئاکەپەوە، بەڕێستان چی دەڵێن لەو بارەیەوە؟ دیارە ڕاگەیاندەکانی کوردی بە تایبەتی ئەوانەی کە ئێستا داخراونەوە پێشتریش ئێمە وەک دەزانن ڕۆژ تیڤی هەروەها هەرە پێشتریش مێدیا تیڤی و مێد تیڤی ئەوانە هەموو ڕۆڵی کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی کە پەردەیان لەسەر تاوانەکانی دەوڵەتی تورک هەڵدەداوە. فاشیزمی تورک زیاتر ڕۆژ دەبوو لە ئاستی جیهان، لەبەرەوە عوسمانی نوێ کە فاشیزمی نوێ کە دۆغان سەرۆکایەتی دەکات بێگومان هەوڵ دەدات دەنگی ئازادی بکات لە ئاستی باکووری کوردستان و لە ئاستی تورکیاش، وەکو دەبینین کە مەدنوچە لە چوارچێوەی پەیوەندەکی چەپەڵی نێوان یوترسات هەروها دەوڵەتی تورک کە دادەخرێ بە هەمان شێوە نەورۆز تیڤی و هەروها کەناڵەکانی تری باکووری کوردستان. دیارە ئەوە تورکیا پلانی ئەوەی هەیە کە ئەو دەنگە ئازادانە کە بکات، هەروها بە دووریشتی نازانین کە پلانی خراپتری هەبی هێرش بکاتە سەر خەڵکی سڤیلی کورد لە باکووری کوردستان. و پێم وایە ئەو کاتێک ئێستا تورکیا هەڵی بژاردووە پەیوەندی هەیە بە گۆشەگیری سەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیانی سیاسی و هەروها پەیوەندێکی ڕاستەوخۆشی هەیە بە جیۆپۆلیتیکی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بابەتی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ کە تورکیا تێکۆشان دەکات بە هەموو قەوەتی خۆی کە هێزە کوردیەکانی هێزی وڵات پارێزی وەکو هەپەگە هەروها یە بەشە بەشداری ڕزگارکردنی مووسڵ نەکەن. بەڕێز فواد، ئایا ئێوە وەکو چالاکوانی مەدەنی لە باشووری کوردستان داوای چی دەکەن یاخود چالاکی بەڕێوە دەبن سەبارەت بەداخستن و ئەو هێرشانەی دەکرێتە سەر کەناڵە کوردەکان، هەروە چی دەڵێن بە کەناڵە ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان؟ ڕاستیدا ئێمە بانگەوازی لە سەرجەم خەڵکی ئازادیخوازی باشووری کوردستان و بەشەکانی دیکەش دەکەین و هەروەها لە ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان کە تیشی بخەنە سەر ئەو هەڵوێستەی فاشیزمی نوێ لە تورکیا و هەروەها ڕووی ڕەشی سیستەمی بەرژەوەندخوازی سەرمایهداری لە ئەوروپا بە تایبەتی کە لە فەڕەنسا دەبینین پیشانی هەموو جیهان بدرێ کە تا چەند بەرژەوەندخوازن، ئەوانە تەنیا کوردیان دەوێت وەک شەڕڤان وەکو شاکەر، بەڵام قەت لەگەڵەوەدا نەبوونە ڕۆژ لە ڕۆژان گەری کورد ئازاد بێت، تەنانەت دەیسلمێن بۆ هەڵوێستیان کە ئەوەی ترسا دوا دەکات دەیسلمێنێ کە ڕووی ڕاستەقینەی سیستەمی سەرمایهداری نیشاندا کە لە بنەڕەتدا بڕوایان بە دیموکراتیەت نییە و ئەگە بڕواشیان پێبی تەنیا بۆ خۆیانە بۆ گەری کورد نییە. لەبەرەوە پێویستە هەتا کەچی کورد تا ڕاگەنکارێکی کورد ڕۆژنامەنووسێک کورد تا ڕێکخراوێکی مەدەنی خاوەن هەڵوێست بێ ئیدانەی بکات دژی بۆستێتەوە دەنگ هەڵبڕێ. بەڵێ بەڕێز فواد زیندانی چالاکوانی مەدەنی لە باشووری کوردستانەوە زۆر سوپاس بۆ زانیاریەکانت، کاتێکی شاد.